محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست بەدەم خواردنی خەیاری خۆماڵی و میوەی دەشتی شارەزور لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە گوندی گوڵەخانەی سنووری پارێزگای هەڵەبجە تاوتوی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا دەکەن. قوڵتربوونەوەی کێشەکانی هەرێم و نەناردنی بودجەی تەواوی هەرێم لەلایەن حکوومەتەکەی عەبادیەوە وای لە حکوومەتی هەرێم کردووە بیر لە گرتنەبەری ڕێگەچارەی تر بکەنەوە بۆ بەدەستهێنانی موچەی فەرمانبەران. بەڵام تا ئێستا نازانرێت ئەو ڕێگەچارەیە چییە کە حکوومەتی هەرێم دەیەوێت بیگرێتە بەر. ئێمە خۆی ڕێگە چارەمان هەیە دەتوانین بەس هەموو ئێمە هیوادارین باسی ناکەین هەتا دەکرێت ئێمە ئەوەی کە پێویست ئەوەی کە ئێستا بەنسبەت ئێمە مهمە دەمانەوێت بگەینە چارە لەگەڵ بەخە ئەوە ئەولەویەتی ئێمەیە وەکو ئەولەویەتێک ماوەتەوە بەنسبەت ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر نا ئێمە ئەو وەختە مەجبوری نەک لە خۆشیە. بە گوێرەی وتەی بەرپرسەکانی ئەم هەرێمی کوردستانە لە زۆرێک لە دانیشتنەکان باز لە دروستکردنی دەوڵەتی کوردی دەکەن. لەگەڵ ئەوەشدا دەڵێن لە هەوڵی ئامادەکارین بۆ دروستکردنی ئەو دەوڵەتە کوردیە. محەممەدی حاجی مەحموودیش پێی وایە هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی بە حکوومەتی عێراقەوە نەماوە. دەژڵێت دەوڵەتێک بە ناوی عێراقەوە لە ئەرزی واقعدا نییە. ڕەنگە لە سەدا چل خاکی عێراق لە دەستی داعاش بێت ئەویش بۆ خۆی علاقاتی هەیە نەو دەفرۆشێ و اقتصادی خۆی سەربەخۆی خۆی هەیە هێزیشی هەیە ئەو منتیقەش کە عێراق بە هەماشیە واتە ئێستا عێراق عملیان لە ڕووی ئەرزەوە سێ بەشە لە ڕووی اقتصادەوە بەشی هەر کەسێک بۆ خۆی هەیەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی علاقاتەوە ینی ئەمانە کۆمەڵێشتە تەنها ئەوەی ماوەتۆ لە بینی ئێمە عێراق مەسەلەی میزانیەکەیە یا بوجەکەی ئەگەر بوجەکە نەنێرە چی پەیوەندیەکەمێنێت. جگە لە کۆبوونەوەی لەگەڵ محەممەدی حاجی مەحموود نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کۆبوویەوە. بە گوێرەی زانیاریەکانیش لە کۆبوونەوەکەدا باز لەو ڕێگەچارەیە کراوە کە حکوومەتی هەرێم بەنیازە بەرامبەر بەغداد بیگرێتە بەر لە ئەگەری نەناردنی بودجەی تەواوی هەرێم. وریا حەمەکەریم NRT گوندی گوڵەخانە لە سنووری هەڵەبجە.